پەیوەندێکمان لەگەڵایە بەڵێ فەرموو. السلام عليكم. خوشکی بەڕێزم دایکی دیاری فەرموو. عەلەیکم السەلام وڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه. مامۆستا پرسیارێک بەشداری دەکەم بۆ ئەو کەسانە ئەوە لەسەر تەوەرەکە نییە، بەڵام مەمنوون دەبین ئەگەر وەڵامان بدەیەوە بەنسبەت ئەوانەی سەحر لێ دەکرێت، دەریان سەحری لێکرایە پیاوەکە یان ژنەکە زوڵم لە پیاوەکە دەکات، ئەوە تاوانبار دەبیتن کە سەحری لێکرایە بە خۆشی ئاگادار نییە؟ بەڵێ یعنی وەسە سەحر لێکراوەکە تاوانبار دەبێ؟ تاوانبار دەبێتن کە زوڵم لە نەفەرەکەیت کە دەکاتن ئەگەر لەسەر تەوەرە بڕمان بدەیەوە بەسەر چاو. دەستان خۆش بێ خۆ دایکی دیاری دایکی دیاری فەرمووی ئەگەر کەسێ سحری لێکرابێ ئایا گونەهبار دەبێ بەدەست خۆی نییە. بەڕێزان یەکەم جا دەبێ بزانین ئەمە سحرە زۆربەی وڵاتی ئێمە خەڵک ئێستا فێری ئەم بەزمە بووە، ئێستا بۆتە باو باوی ئەمە و لە ڕێی هێندێک بەداخەوە بەناو مەلاو بەناو کەسایەتی ئاینەکانەوە نانیان لەسەر ئەوەیە بە عالم دەڵێن هەمووی دەڵێن سحرە، بەڵام وەڵی لە 195 سحر نییە. نەخێر ساحر بەو جۆرە لە کوردستانە نییە و هەموو سحرە نەکراوە، ئەوە هەندێکی نەخۆشی دەرونیە، هەندێکی گرفتی کۆمەڵایەتیە، هەندێک عەسەبی بوونی کەسەکە خۆیەتی کە تووشی ئەو حاڵەتانە دەبن، هەمووی مەبنەوە سەر سحر. بەڵام واقعان ئەگەر کەسێک واقعان سحری لێکرابێ خی پەروەردگار عالمە بەوەی کە ئەم کەسە ستەمی لێکراوە، زوڵمی لێکراوە، دوو جار تووشی تاوان نابێت. ئەو کارانی کە بەرامبەر بە مێردەکەی بەرامبەر بە هاوسەری دەیکاو لە دەسەڵاتی خۆی دانیە، والله ئەعلەم خی گەورە ئەوەندە ئەرحەم الراحمین عقوبە لەو کەسە دەستێنێت کە سحرەکەی لێ کردووە، کە ماڵی وێران کردووە، نەک لەو کەسەی کە قوربانیە، دوو جار نابێتە قوربانی.